فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، مسلمانانی ئازیز، هەمومان کەم و زۆر خەون دەبینین. هەموو مرۆڤێک، هەموو ئینسانێک دیندار بێ، ئەهلی مزگەوت و عیبادەت بێ، یان کەسێکی مولحید و بێباوەڕ بێ پەنا بەخوا، یان کەسێک بێ غەیری ئاینی ئیسلام ئاینی بێ، لە هەموو تەمەنێکە، لە تەمەنێکەوە کە مناڵ فام دەکاتەوە و شتەکانی لەبیر دەمێنێت تا ئینسانێکی بەتەمەن و بە ساڵاچوو، لە هەموو ژینگەیەکە، لە هەموو سنوورێکی جوغرافیدا، تۆ لەسەر شاخێک بی، یان لە ناو شی و دۆڵێکا بی، یان کەسێک لە گرتوخانەیەکا بێ، کەسێک لە شوێنێکی خۆشا بێ، لە هەموو ئەم بارودۆخانەدا مرۆڤ خەون دەبینێ. واتە خەون بینین دیاردەیەکی مرۆیی گشتگیری سەرزەویە، بە درێژایی زەمان و زەمین هەمیشە خەون هەبووە. تەنانەت بەڵگەی عەقڵی و نەقڵی ناوێ، چونکە ئەوە واقعە. هەر یەکێک لە ئێمە کەم و زۆر خەون دەبینین. جا هەیە زۆر خەون دەبینێ، هەیە کەم خەون دەبینێ، بەڵام کەسێک نییە بە دەگمەن نەبێ بڵێ لە ژیانمان خەونم نەبینیوە. خەڵکێک هەیە خەونەکانی لەبیر دەمێنن، کەسی وا هەیە شەو خەونی زۆر دەبینێ بەیانی ناتوانێت هیچیان بجێڕێتەوە. زۆریش پرسیارمان لێ دەکرێت. جاری وایە کەسانێک پرسیار لە مامۆستایانی بەڕێزی ئاینی دەکا، مامۆستا ئەو خەونم دیوە. من کە وەکو خودی خۆم شارەزایەکی ئەو تۆم لە زانستی خەوندانیە، بە حرمەتی ئەو بەڕێزانی کە ڕۆژانە لێمان دەپرسن، پێم باش بوو لە زنجیرە باسی بزانەدا وانەیەک تەرخان کەم لەسەر خەون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە صحیح بوخاریدا فەرموودەکە هاتووە: لم يبق من النبوة إلا المبشرات. لدواي نماني وحي آسمان بو كوتا پیغمبر سلامي خوالي سربيك محمد صلى الله عليه وسلم، دوای ئەوەی وحی ئاسمان جارشکە نایەتەوە سەرزەوی بە وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی تەنها موژدە خۆشەکان دەمێنن. چونکە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیاندا بوو لە ڕێگەی وحیەوە، بۆ پێغەمبەرانی پێش ئەویش لە ڕێی وحیەوە بابەتەکان دادەبەزین. بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد و وەفاتی کرد و چوە بارگای خوای پەروەردگار و قەتعی وحی ئاسمان بۆ سەرزەوی بوو، ئیتر کۆمەڵە شت هەن ئەبێ مرۆڤەکان بیزانن. بۆ نمونە کەسێک خوای پەروەردگار ئاگاداری دەکاتەوە کە کارەکەت قبوڵ کراوە، بەردەوام بە، هاندانە بۆ ئەو ئینسانە کە ئەو کارەت زۆر چاکە، خوا پێی خۆشە. کەسێکی تر خوا خۆشی دەوێت، تووشی لادانێک بووە، تووشی لاڕێبوون بووە، تووشی کردارێکی ناپەسند بووە، خوای گەورە ئاگاداری دەکاتەوە فڵان کەس ئاگاد لە خۆت بێ، ئەو کارەی تۆ ناپەسندە، ناشەرعیە، حرامە، لەوە ئەچێ ماڵی حرامت خوارد بێ. کەسێکی تر دەستخۆشی لێ دەکرێت، کارێکی کردووە لای خوای پەروەردگار قبوڵ کراوە، ڕاڕایە، نازانێت تۆ بڵێ قبوڵ بوو بێ یان قبوڵ نەبوو بێ. لەم بارەدا خوای پەروەردگار ڕزگاری دەکات. بەچی ڕزگاری دەکات؟ خۆ وەحی نەماوە. إلا المبشرات، فەرمووی تەنها موژدە خۆشەکان ماون. عەرزیان کرد وەمە المبشرات، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، مەبەستت لە موژدە خۆشەکان چییە؟ فەرمووی الرؤيا الصالحة، فەرمووی مەبەستم لە خەونی چاکە. دوای پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، ئینسانی ئیماندار لە ڕێی خەونەوە ئاگادار دەکرێتەوە، کارێکت کردووە لای خوا قبوڵە، سبحان الله، خەونێکی خۆش دەبینی، دڵت خۆش دەبێ. ئینسانێکی باشی خواناسی تووشی کارێک بووی کەوا شەرع قبوڵی نییە، خەونێک دەبینی، ئینزارێکت بۆ دێ، یەکسەر خۆت تێدەگەی، ئەوە عقوبەی شتێکە، ئیلا تۆ کارەکەت ناڕەحەتە. تەنانەت بڕواتان هەبێ بەڕێزان ئینسان حرام بخوا، لە ڕێی خەونێکەوە ئەگە خۆشەویستی خوا بێ موژدەی ئاگادار دەکرێتەوە، پیسێکت دەرخوارد دەدەن، ئەوە نیشانەی ئەوەیە تۆ تووشی حرام خۆری بووی، ئاگادار بە. واتە دوای وەحی خەونە ڕاستەکان دەمێنن،
خەونی باش جایان مژدەبەخشە یان ئینزار و ئاگادارکردنەوەیە یان نیشانەی قبوڵ یان ڕەتکردنەوە یان حەڵاڵخۆری یان حرامخۆریە بۆ ئینسانی ئیماندار لە دوای وەحیەوە خەونەکان دەمێنن. دوو لەفزمان هەیە لە زمانی عەرەبیدا و لە قورئاندا. ڕوئیا بە ئەلفێک کە درێژە، ڕوئیا واتە ما یوڕا فی المەنامی، ئەوەیە کەسێک کە لە خەونا شتێک دەبینێ پێڵان ڕوئیا، ئەوە ئەلفەکە درێژ دەکرێتەوە. ڕوئیەت کە تێی پێوە بێ تێی خڕ، ئەوە یعنی شتێک کە لە حاڵەتی بێداری و بە ئاگاداریدا دەیبینی. ئەو دوانە لە قورئاندا لێک بکەنەوە. ڕوئیا بە مانای خەونە، ئەوەی دوای خەوتن لە خەوا دەیبینی. ڕوئیەت بە مانای ئەو شتەیە کە بە چاوی سەر لە کاتی بێداری و بە ئاگاییدا ئینسان دەیبینێ. جۆرەکانی خەون دوو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم باس دەکەم. یەکیان لە صحیحی مسلمە ژمارەی فەرمودە 2263 کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی الرؤیا ثلاث، ئیمانداران بزانن خەون سێ جۆرە. فالرؤيا الصالحة بشرى من الله، خوني باش وخوش مجدية للان خوي پروردگارا وبو إنسانك كخوكي بينيوا. ورؤيا تحزين من الشيطان، خونك بآزار كتو خود كسي باشي تماشاي خود دكي كاري واد نكدوا شاني أو عذاب بك لخونا أو نارحة بينيوا، أو ما دام خود باشي شتێک لە خۆت عاشق نابی و خەوێکی زۆر ناڕەحەت و بە ئازارت بینی، ئەو خەوە ئازاردەرە لەلایەن شەیطانەوەیە. وڕؤیا سێمیان وڕؤیا مما يحدث المرء نفسه، سێمیان ئەوەیە کە ئینسان لە ڕۆژە شتێکی زۆر لە خەیاڵا بووە، زۆر بیر لێ کردوێتەوە، یعنی ئەسڵی نییە، بەس ئەوەندە مێشکت بەلای شتێکەوەی و ئەوەندە خەیاڵت جا و هەر شتێک بە خۆت دەزانی لە خەوا دەیبینیتەوە. خەوێکە ئەو سەراوسەری نییە، لە تعبیری قورئانیدا پێی دەوترێ ئەضغاث و ئەحلام، خەوی تێکەڵ و پێکەڵ، نازانی بەس شتێک لە یادا، ئەوە نیشانەی ڕۆژە زۆر لە بیرت بووە. من کاتی خۆی تەلەبە بووم زۆر بەیکات لە خۆمەوە مزانی ئیمتیحانم هەیە، ئەوە خەونێکی هیچ نییە، ئەوەندە ڕۆژەکە لێ ترسام شەو لە خۆمە خەوم پێوە بینە کە خەبەرم دەبوو ئەوقەی ئیمتیحان نییە. ترەوە تۆ بەدوی تعبیران مەگەڕەوە، ترسێکت هەبووە. کابرا دەوێت لە ئیجازی ساقی دەرچێ و ساقی باش نییە، بەیانی تاقیکردنەوەی هەیە، تەرایی هەیە، خەول لە خاع سارە لێ دەخڕێ و مرورێکی لەگەڵا، ئەوە بە دویان مەگەڕەوە، هیچ نییە، ئەوە ڕۆژ ئەوەندە بیرت لێ کردوێتەوە شەو خەوی پێوە دەبینیەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثی دووەمە کە لە بوخاریدا بە ژمارە فەرمودەی 2539 هاتۆ دەفەرمێ الرؤیا ثلاث، دیسان فەرمووی خەون سێ جۆرە. رؤیا من الله، خەونێک لەلایەن خواوەیە، ورؤيا من الملك، خونك للان فريشتكان أو نشان الددري، ورؤيا من الشيطان، خونك إيش للان شيطان ويا كواتب هردو فرمودك بكوي أو دو فرمودي بخاري ومسلم جيشتين أو أنجامي شوار جور خون مان هيا خوني يكم للان خواي پروردگار ويا جایان مجدیان ئاگادار کردنەوەیە ئەو خەوەی لە لای خواوە بێ خۆشەویستان تعبیری ناوێ هەر ڕێک شتەکە دەبینی هەر ڕێک خۆت تێگەی بەیانی هەستاوی دەزانی بابەتەکەت چییە خەوێک کە لەلایەن خواوە بێ ڕێک وەکو خۆی دەیبینی ئەوە لەلایەن خواوەیە دووەمیان ئەوەی لەلایەن فریشتەکانەوە نیشانت دەدرێ بە ئاماژە نیشانت دەدرێ یعنی شتێکی تێدایە لێکدانەوەی دەوێ هەموو کەس دەی حاڵی نابێ تعبیری دەوێ شتێکە زانایانی خەون ناس دەی حاڵی دەبن یان دواتر خۆت بیر لێکردەوە بە عەقڵ و مەنتیقی خۆت بڕی ئەو شتە ئەوە نییە کە ڕێک نیشانت درابێ واتە شتێکی تێدا شاراوەتەوە ئەڵێ ئەم شتە وەکو ئەو شتەیە با نمونەی واقعیتان بۆ باس بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو خەونانەی کەوا بینی پێش ئەوەی کەوا جەنگی ئوحود ڕوو بدا یعنی خەبەری بۆ هاتبوو کە کافرەکان بەتەمان لە تۆڵەی بەدرە هێزێکی لەشکرێکی زۆر زۆریان کۆ کردوێتەوە و بە هەموو هاوکاری هۆزە عەرەبەکان و بڕیاریان داوە جوولەکەکان و ئەوانش لە ناوە هاوکاریان بن منافقەکانیش پشتیان تێکەن واتە موئامەرەیەک لەسەر شاری مەدینە و پێغەمبەری خوا هەبوو صلی الله علیه وسلم بۆ تۆڵەی بەدر چونکە بەدر لوتی کافرەکانی شکاندبوو لە مانگی ڕەمەزانە بۆیە دوای ئەوەی ئەبوو جەهل و هەموو سەرەکانی قوڕەیش کوژران قیادە کەوتە دەستی ئەبوو سوفیانەوە لە مەککە وەکو سەرۆکی هۆزی قوڕەیش و کافرەکان و مشریکەکان وەیە بڕیاریاندا بە هەموو هێزێک دەبێت ئەم جارە تۆڵەی بەدر بکەنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ کارێکی بەگەڵ ئەو هەموو گەورەی و عەزەمەتی خۆی وحی خوایدا بەتەنها نەدەکرد
بەردەوامی خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە صفاتی جوانی ئەوە بۆ ڕاوێژی دەکرد پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان عاقڵمەندان و ئەهلی مزگەوت و دنیا دیدە و تەنانەت گەنجەکان تەنانەت هەرزەکارەکان پرسی هەمووانی دەکرد چی بکەین باشە و دواتریش ڕێی خۆی دەردەبڕی دەیفەرموو منیش ئەمەم پێ باشە بەڵام دەیخێنە دەنگدانەوە ئەکسەریەت لەگەڵ چی بێ ئەوە دەکەین وەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دەڵێن چی من لە ڕێی دەستگا هەواڵگریەکانەوە هەواڵم بۆ هاتووە لەشکرێکی زۆر لە مەککە و دەوروبەریەوە بەڕێوەیە و دەوری مەدینە دەگیرێ ئەوانە شەڕی مان و نەمانمان لەگەڵ دەکەن ئێوە دەڵێن چی ئەوانەی کە بەشداری بەدریان نەکردبوو دەیانگوت خۆزگە ڕۆژە شەڕێک پاتایەوە پێشەوە ئەنجا ئێمەش قارەمانێتی خۆمان بنواندایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە سەحابەکانی ئاگادار دەکەنەوە قەت خۆزگە بە شەڕ مەخوازن قەت مەڵێ خۆزگە تۆ بڵێ کافر بێتە مەیدانەوە بۆم قەت خۆزگە بە شەڕ مەخوازە شەڕ دوا مەجالێکە کە ئینسان یەکلایی کارەوەکانی خۆی تێدا بکە ئەو کاتەش کە تۆ زۆر خۆت بە قارەمان دەزانی و دەڵێ تۆ بڵێ کە ئەو کابرایە بەرەو ڕوون نەبێتەوە خوا لوتت دەشکێنێت چونکە دیارە زۆر بەخۆ دەنازی بەڵام کۆمەڵێک لەوانی کە زۆر گەنج بوون و حەماسی و خوێنگەرم بوون و بەشداری بەدریان نەکردبوو وتیان ئێمە کاتی خۆی نەمانزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە چووە بەدر بۆ شەڕ دەچێت لەو سەرکەوتنە گەورەی ئیسلامدا بەشداریمان نەکرد خۆزگە دەرفەتێشکە هاتایەوە پێشەوە خۆزگە ئەم جارە کافرەکان تۆ بڵێ بۆمان بێن دەینیشانیان دەدەین ئێمەش چ پاڵەوانێکی ئیسلامین پێغەمبەری فەرمووی ئاوات بە شەڕ مەخوازن ئەگە تووشیشتان بوو خۆڕاگرن هەڵمەیەن مەیدانی جەنگی هەموو کەسێک نییە هەموو پیاوێک نییە بە قسە لە ماڵەوە لەبەر سپلیتا دانیشی و باسی چالاکی بژێڕێەوە ئاسانە ئەو کوڕەیە سنگ بە گولەوانەیە بە تایبەت لە گولەش سامناکتر شمشێری تیژی ئەو زەمانات کابرا ئێستا لە سەنگەرەوە نازان لەکوێ پێی دەکەوێت بەس ئەو ڕێک بەرامبەرتە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی قەت جەنگ بە ئاوات مەخوازە قەت مەڵێ خوا تووشی شەڕی کافرانیشم کەی بەڵام ئەگە توش بووی ئەمجا بیسەلمێنە جەنگەکە بەجێ مەهێڵە ئەو کاتە بە کردار قارەمانێتی خۆت بسەلمێنن نەک ئێستا لەبەر سۆبای گەرمی زستان و لەبەر سپلیتی هاوینە پاڵت بۆ دابێتەوانە و خۆزگە بخوازی و فیل بخۆی دوایی چۆلەکەشت پێ قون نەدرێ بۆیە ئەوەی پێ باش نەبوو ئارامی کردنەوە فەرمووی دەڵێن چی بۆیان بچینە دەرەوە ئێمە کەمینیان بۆ دانین یان لەناو شارە بمێنینەوە وتیان تۆ دەڵێ چی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەڕێی من بێ ئێمە نەچینە دەرەوە باشە پێم باشە هەموو خانووەکان کونکەن کونی تێکەن تیرەندازەکان لە ناوی دابن و ئێمە ژن و منداڵەکان بچنە سەربان بە بەردی گەورە بەرنە سەربانەکان و ئێمە پیاوانی شمشێر بەدەست شورایەک بە دەورینەکەدا دەکەین بەڵام هەر لەناو شارە دەمێنینەوە ئەو کاتە هەرچی ئەوان بێن ئێمە لەناو خانووەکانی خۆمان داین هەر تیرێک بی هاوین بە خەسار ناچێت کەسێک لەوان دەکوژێ ئەوان هەزار تیرمان تێبگرن ئێمە لەناو خانوو داین هیچمان بەرناکەوێت پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڕێزان یعنی لەگەڵ ئەوەدا کە پێغەمبەری خوا بۆ قائیدێکی عەسکەری زۆر مهم بووە لە جەنگە هەر نەخشەیەکی دا نابێ سەرکەوتنی تیا بەجێ هێناوە بەشەرت ئێوە خۆی تەنفیز کرابێ دەنگی ناڕەزایی بەڕز بۆ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئازادی زۆر دابوو بە سەحابە یعنی لە دەم و چاویانە ناڕەزایی خوێندرایەوە پێغەمبەر فەرمووی بیخەنە دەنگدانەوە چێ لەگەڵ ئەوەیە بمێنینەوە لەناو شارە کەمێکی کەم نەبێ عاقڵمەندان و پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان دنیا دیدە و ئەوانەی ئەزمونێکیان هەبوو وتیان دەمێنینەوە بەڵام ئەوانەی گەنج و حەماسی بوون هەر هەموو لەگەڵ ئەوەدا بوون ئەکسەریەت دەستی هەڵبڕی کە دەبێت بۆیان بچینە دەرەوە ئەی پێغەمبەری خوا با بەرەوە ڕوویان بینەوە کورە 3-4 کیلۆمەتر بۆیان دەچینە دەرەوە حەدیان چێ لێمان نزیک دەبنەوە پێغەمبەر فەرمووی ڕێیم لەگەڵ ڕێیتانە مادام زۆرینە لەگەڵ ئەوەدایە کە بڕۆینە دەرەوە دەڕۆینە دەرەوە با ڕێیەکەی پێغەمبەر لە ڕێیەکەی خۆی ئینسیحابی کرد چاولێ چەند ڕێی ئەم دینەی ئەمە ڕێ ئازادی ئەوە وەحیدی ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەس کاتێک کە کاروباری دنیایە دەبێت ڕێزی جەماوەریش بگیرە ڕێزی ئەو گەنجانێک فەرمووی دەچینە دەرەوە بۆ ڕۆژی دواتر کە خۆی ئامادەکرد بوو زریەکەی پۆشی بوو شمشێرەکەی لە شان کردبوو هاتە ناو سەحابەوە فەرمووی خوای گەورە بەخێری بگێڕێ ئەم شەو خەوێکم بینی زۆر ناڕەحەت بووم وتیان چی بوو ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لە خەوما شمشێرەکەم دەمەکەی کەل بوو فەرمووی شمشێرەکەم دەمەکەی کەلێنێکی تێکەوت فەرمووی بینیم مانگایەکی گەورە سەر بڕدرا خوێنی لەبەر دەڕۆی ئەو خەونە لەلایەن فریشتەوەیە ئەوە لێکدانەوەی دەوێت یان نا وەنیە بەڕێزان لێکدانەوەی دەوێت شمشێر کەلبوون یعنی چی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وا ئەزانم یەکێک لە خزمە هەر نزیک و خۆشەویستەکانم لەم شەڕەیە شەهید دەبێت وتیان بەچی فەرمووی شمشێر پشتیوانە چەک غیرەتە بۆ پیاو خزمی چاک و دڵسۆزیش غیرەتە بۆ پیاو
فەمووی کاتێ شمشێرەکەم کەل بوو واتە هێزەکەم کەم بۆەوە ئەو کەلبوونەی یەکێک لە خزمە هەرە خۆشەویستەکانم لەم شەڕایەتی عادەسیەوە دەکوژرێ وتیان ئەی مانگاکە کە سەر بڕاو خوێنی دەبەر دەڕۆی فەرمووی ئەوەش بەوە لێک دەدەمەوە کۆمەڵێکی زۆر لە سەحابە هەرە دڵسۆزەکانم لەم شەڕایە دەکوژرێن شەهید دەبن وتیان بەچی فەرمووی مانگا بەسوودە هەل لە کەوڵەکەیەوە هەل لە گۆشتەکەیەوە لە بەچکەکەیەوە لە شیر و ماست و ڕۆنەکەرەکەیەوە لە دۆیەکەیەوە مانگا کە ماڵێک هەیە بێت تەواو خێزانەکە بەخێو دەکا فەرمووی بە تەعبیری ئەوەی سەحابەکانی منیش هاوڵانی منیش بەسوودن بۆ هەموو مرۆڤایەتی ئەم ئیسلامە لەسەر شانی ئەوان هاتۆتە پێشەوە لەم جەنگەدا تەعبیری ئەو خەونەوالێک دەدەمەوە کۆمەڵێکی زۆر لە سەحابەکانم شەهید دەبن بەڵام مادام بڕیاری جەنگتاندا دەڕۆینە دەرەوە ئەمجا خەڵکە تۆزە خەریب و پەشیمان بێتەوە ئەی پێغەمبەری خوا نەوەڵە با نەڕۆین فەرمووی پێغەمبەریانی خوا کاتێک کە خۆیان ئامادەکرد ناوێ پاش کەس ببنەوە ئێمە نابێ فێری ئەوە بین ڕاڕابین ئەمڕۆ ڕێیەکت داوە بەیانی ڕێیەکی کە بدە و دوو بەیانی وا دەکەم فەرمووی مرۆڤ نابێ وابێ ئارام بە بیر بکەوە هەنگاوەکان ژیرانە بنێ پرس و ڕاوێش بکە دوای ئەوەی بڕیاری کۆتاییدا جێبەجێی کە فەرمووی تازە تەواو دەبێ بڕۆینە دەرەوە دوێنێ هەموو کۆنگرە پەرلەمان بڕیاری لەسەرەوەدا دەبێ بچینە دەرەوە تازە دەچینە دەرەوە بەس خوددا بە خێری بجێڕە ئەو خەونە نیشانەوەیە سوبحان الله خەونەکە لەلایەن فریشتەوە نیشانی پێغەمبەر صلی الله علیه و سلم درابوو ڕێک وەک خۆی هاتەوە ئەو شمشێرەی کە کەل بوو خۆشەویستترین خزمی پێغەمبەری خوا شەهید بوو چێ بوو ئیمامی حەمزە شەهید کرا پێغەمبەر قەت ئەو ئازاری لەبیر نەدەچەوە شمشێرەکەی فعلەن لەت بوو ئەو هێز و پشت و پەنایی نەما دووەمیان هەفتا سەحابەی ئازیزی پێغەمبەری خوا شەهید کرا فەرمووی خوێنەکە ڕژا چاو لێ بەڕێزن خەون ئەوان نیشان دەدرێ سینەمایە کە شاشەکەی نیشانت دەدا ئەوە لەلایەن فریشتەوەیە خەونی سێیەم لەلایەن شەیطانەوەیە تۆ کارێکی خراپت نەکردووە شتێکی ناخۆش دەبینی وەکو ئەو فەرمودەیەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثێکی صحیحە لە صحیح مسلمە هاتووە بە ژمارە فەرمودەی 2268 کابرایەک ڕۆژێک هات بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو مزگەوتا وتی پێغەمبەری خوا ئەمشەو خەوێکم بینیوە پێغەمبەر فەرمووی خێر بێ بیجێڕەوە وتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خەوماش سرم پەڕی بوو سرم پێوە نەما بوو سەرەکەم وەکو تۆپ گلۆر بووبەوە بە لێژایە کادەڕۆی منیش بە شوێنیان ڕام دەکرد ئەبێ معنای چ بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا تحدث الناس بتلعب الشيطان بك في منامك فەرمووی جارێش کە خەونی وا مەجێڕەوە کاتێک کە شەیطان یاری و گەمەی پێکردووی لە خەونتە ئەوە شەیطان پێ ڕابواردووی سەرێک پەڕیوە تۆ بەچی ڕوانیوتە سەرەکەت چاوت وا بە سەرەکەتەوەیە لاشت چەند بە شوێنیا دەڕا بەبێسە فەرمووی شەیطان گاڵتەی پێکردووی خەویەوە قەت مەجێڕەوە جارێکیکە خەوێک کە هیچ معنای نییە ئەوە گاڵتە پێکردنی شەیطانە بەڕێزان کە خەونیواتان بینی هەر یەکسە بانی شەیطان بە نەفرەت کە و پشت بە خواب بەستەوە بۆ کەسی مەجێڕەوە با شەیطان یاریت پێ نەکە خەونی چوارەم خەونی ئەکا أضغاث أحلامه ما تحدث رؤيا مما يحدث المرء نفسه أو كإنسان رجع بيري لسيك دوتو خونك تيكلو بيكل أوانا أوج اعتباري بودامني برزان هيجنيا كوات أو تشار جورك خون بو خو بيو بينين جاريواتو خود خوك دبيني يان صالحك بريزك خوشويستك تخونك بيو دبيني الرؤيا الصالحة يراها الرجل أو ترى له إمام البخاري حديث كيد صحيحة روايات كدوا پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمویەتی خەونی ڕاست و دروست و خۆش یان خۆت دەیبینی بە خۆتەوە یان کەسێکی خۆشەویست و ڕازگۆ پێتەوە دەبینێ بەڵام تخوا گوێ لەو خەونانە ڕەمەگەن کابرا تا مردووە کەس ئاوری لێ نەداوەتەوە ئەنجام مردووە 100 کەس خەونی پێوە دەبینێ وەڵام 50 دوو لە ڕێوە ڕاست ناکەن هەر شتێک بەیانی دەبە تەعزیەکە ئەم شەخەوێکم پێوە بینی بۆ خۆت گونەهبار دەکەی حتا هین بۆ مەرحەبای نەکردو ئەمجا ئەو هەموو خەون بینی نا دروست دەبێ ئەوە دەگمەنە کەسێکی خۆشەویستی خۆت زۆر دڵپاک لەگەڵ تا مژدەیەکی خۆشی پێ و ڕازگۆشە جا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو لە موسلیمە هاتووە دەفەرمێ ئەصدەقکم ڕؤیا ئەصدەقکم حەدیثا چێ خەونی زۆر زۆر ڕاستە ئەو کەسەی زۆر ڕازگۆیە ئینسان حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بەیەکی جەنابتان و بینەران و بیستەران کابرا لەی کونەبایە ئەوەندەی درۆ کردووە ئەڵێ قوربانەم شەخەوم بەخوا بە پێ ساڵسان بینی با بە تۆ هەموو لەش درۆیە ئەم خەونە خۆشان لە چۆ دەبینی ئینسانی ڕاستگۆ خەونی ڕاستە تا چەندە ڕاستگۆ بی خەونەکان ئەوەندە ڕاستە خەونی وا هەیە کابرا دروستیەکە بۆی منفعەتێک ببینێ
خۆی نزیکاتەوە لە کەسێک. نوکتەیەکی خۆشەڵەن کابرایەک زۆر چوختی و فێڵ باز بوو، چوو بە لای پیاوێکی دەوڵەمەندی وریا، وتی قوربان هاتووم جەنابە دیارە پیاوێکی زۆر مبارەک و حەڵاڵ خۆر و بەڕێزی، تی خوای گەورە وامان قبوڵکە بە زمانی تۆ بێ. وتی وەڵڵای ئەم شەو هاتووم لە خەوما 1000 دینارت دامێ بە قەرز، داوای 1000 دینارم لێ کردی بە قەرز. وتی وتی وەڵڵا تۆ 1000 دینارەکەت دامێ، 1000 دیناری و کاتەوەکو دەفتەرێ دۆلار وا بووە، زۆر بوو 1000 دیناری زیاد. وتی وتی وەڵڵا قوربان جاوە خەونە خۆ بەدەست من نییە، لە خەوما زۆری پێچ وەختی دانەوەی قەرزەکە هات. وتی وتی وەڵڵا هاتمە خزمەت جەنابەت قەرزەکەم هێنایە، وتت کوڕە بابە بڕۆ گەرنت خۆش و ئازابێ. کابرا وتی کاکە خۆی مە هەر بە بنەماڵەوە بووین، کوڕە ئەو هەموو خەڵکە قەرزی خواردەوە، وەڵڵا تۆش بڕۆ گەرنت خۆش و ئازابێ، بابە هەر مەیهێنەوە. کوڕە وتی قوربان خۆوەرم نەگرتەوە، وتی ئاخر من کتومە نامەوێتەوە، خۆ لە قسەی خۆم پەشیمان نیم تەواو، بەڵام دەستجیاتیەوە بڕۆ بارەدارم بۆ بێناگە هەر پیاوەتی دەکەی، وەڵا بارەداریش پێێنەوە خۆی چی نەداوەتێ. تێمە هەر بە بنەماڵەوە بووین، قەرزمان زۆر وەرنەگرتوێتەوە، باوەی تۆشی بچێتە سەر. وەیە کابرای زانیم کابرا فێڵبازە لە ڕێ ئەم خەونەوە دەیەوێت پارەی لەوە بێ و دواتر بەڵکو شتێک گەرنە مازاکەی، بەڵام ئەو لەوی زۆر زانتر بوو. ئەبێ ئاگامان لە خەونەکان بێ. خەون معجزەی لێکدانەوە معجزەی حەزەتی یوسف پێغەمبەر بۆ سەلامی خوا لەسەر بێ. ئینسان ئەگەر ژیاننامەی سەیدنا یوسف بخوێنێتەوە تێدەگا ئەو پێغەمبەرە ئازیز و خۆشەویستە جگە لە زانستی لێکدانەوەی خەون معجزەی شتری نەبووە، هەموو پێغەمبەران معجزەیەکیان هەبوو. معجزە یعنی چی؟ یعنی شتێک خارق العادەیە، مرۆڤەکانی تر پێیان ناکرێ، خدای گەورە نیشانی تۆی دەدا ئەو خەڵکەیەدا کە ئەوە هەڵبژاردەی خوایە. موسا پێغەمبەر دەستی خستە باخەڵێ و دەهات و لە بلاجکتۆرێک بە قووەتر بوو، دارەکەی فڕێدا گۆچین دەستی بوو بە ئەژدیها. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا دەستەکانی دەکوشی، ئەو ئاوە لەناو پەنجەکانی دەهات 1000 کەس ئاوی لێ دەخواردەوە. سەحابەت چاوێکی دەرەپەڕی لە غەزا لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەناو خۆڵ و خاکا دەهێنا و دەخستەوە شوێنی خۆی دەست بەجێ چاک دەبەوە. یعنی بۆ هەمووی کەسەکان نا، یعنی جارێک نیشانەدان کە ئەوە نیشانەیە خوای گەورە لە پشتی ئەم پێغەمبەرەوەیە. حەزەتی یوسف سەلامی خوا لەسەر بێ هیچ معجزەیەکی لەوانە نەبوو، تەنها ئەوەی کە هەیبوو خەونی بۆ خەڵک لێک دەدایە وەک خۆی دەهاتە جێ. ولنعلمه من تأويل الأحاديث وكل سورة يوسف آياتي 21 دهاتوه. خەو بینین لێکدانەوەی خەون زانستە و پاشانیش ئیلهامێکە خوای پەروەردگار دەیخاتە دڵی ئەو کەسەوە کە خەونەکە لێک دەداتەوە. زانستەکە ئەوەیە خەون لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێ. کابرایە کاتە خزمەت زانای بەناوبانگی خەون لێدەرەوەی جیهانی ئیسلام ئیبن سیرین، محەممەدی کوڕی سیرین، وتی ئەم شەو لە خەوما بانگم دەدا، ئەبێت تعبیری ئەو خەونە چ بێ؟ ئیبن سیرین ئەو پیاوەی دەناسی پیاوێکە دایمە ئەهلی مزگەوتە، پیاوێکی خێرخواز و ساڵحە، فەرمووی خەوەکەت زۆر خۆشە، مژدە لێبێت تۆ حەجی ماڵی خوات بەنسیب دەبێت. وتیان بەچیە زانی؟ فەرمووی خوا لە قورئان دەفەرمێەوە ئەذین فی الناس بالحەج یەئتوکە ریجالا، لە سوورەتی حەج ئایەتی 27 باسیها وەئەذین لەگەڵ ئەزانە بانگدان، باسی بانگدان و بانگی حەج بەیەکەوە هاتووە. فەرمووی تۆ تووشی حەج دەبی، خوا حەجت بەنسیب دەکە. هەر لەو مەجلیسەدا بوون و کابرا زۆر شکری خوای کرد و ڕۆی کابرایەکی کە هات، کابرایەکی حرامخۆر، دەستبەڕ، خراپەکار، نوێژێکی دەکرد و دەی دەفەوتاندن. وتی قوربان ئەم شەو لە خەوما خوا بەخێری بگێڕێ لەسەر منارەی مزگەوتە بانگم دەدا. فەرمووی یا ڕەبی خوا ڕەحمەت پێ بکە، ڕۆڵە وریا بە بۆ خوا تووشی دزی دەبی و شالاقکار دەکرێی. وتیان کوڕە قوربان ئەو کابرای پێشوو شەر بانگیێدا و بۆ چوو بۆ حەج؟ فەرمووی ئاخر ئەمە ڕەفتار خراپە، خوا لە قورئانە دەفەرمێ ثم أذن مؤذن أيتها العير إنكم لسارقون. سەیری ئەها بە قورئان جوابی داوە، فەرمووی ئەمە کابرا ڕەفتاری زۆر خراپە، ئەمە بەس دزی لێ دەوەشێتەوە نەک حەج. فعلا لە دوایدا لەسەر دزی گیرە. فەرمووی وریای خۆت بە تووشی دزیەکی گەورە دەبی و دەگیرەی. بانکرد بانجی کرد، ئەوە لە باسی بنیامین و سوورەتی یوسف جەنابتان دەتوانن لە قورئان لە سوورەتی یوسف ئایەتی 7 تەماشایکەن. خەو پڕژێن بە گوێرەی وەرزەکانی ساڵ دەگۆڕێ. خەونێک لە هاوینە بۆ زستان فەرقی هەیە. ئەڵە کابراێک لە خەو یا لە شوێنێکی چۆڵەوانی دابینی ئاگرێک هەڵدەستێ بەرز دەبێتەوە. هەر لە محەممەدی کوڕی سیرینی پرسی، وتی کاکە حتا زۆر فریای ئەو شوێنەکەەوە خەڵک لە خۆت کۆمەکەوە بڕۆ بۆ ئەو شوێنە پاچ خاکە ناز بەرە ئەو شوێنە هەڵدەوە. ئەو شوێنە کوتی دقیق دەیزانی، وتی ئەزام سەر گردۆڵکەیەک بوو لە فڵان شوێنە، وتی بڕۆ هەڵیدەوە خوا ڕەحمەت پێ بکە. چوو هەڵیدایە کوپەیە زێڕی دەرێنە. کابرا بارودۆخی ژیانی گۆڕا، ڕزقێکە خوا بۆی نار، زۆر مرتاح بوو. بوژایەوە تر کەلوپەلی ماڵی کڕی، وڵاخی سواری کڕی، زۆر کەیفی خۆش بوو. ساڵێک زیاتری پێچوو هەمان خەونی بینیەوە لە فڵان شوێنی تردا شوێنێکی تر ئاگرێک دێتە دەرەوە. وتی ئەم جارە پێویستی بە ئیبن سیرین نییە، خۆم مانای خەون فێر بووم. وەڵا ڕای کرد چوو لەو شوێنەدا پاچ و خاکەناز بەدەستەوە ئەوانە
بەسەل جەنازەیەکا کەوت کابرایە کوژرا و خەڵتانی خوێنە و لەوێ کەوتووە پەشۆکا بوو نەیەزانی چ بکە وەڵا پۆلیس و ئاسایشی ئەو وەختە گەیشتنەوە سێکن کابرایە کوژرا و ئەمیش وا لەوێ و پاچ و خاکەناس بەدەستەوە وتیان دیارە دەتەوێت کوشتوتەوە بیشی شاریەوە کورە بابە وەڵا نایناسم وتیان نابێ وەڵا گیرا و درا بە مەحکەمە هەرچی هاواری کرد وەڵا نەدەیناسم نەدەمناسێ وتیان هەر بوو بەڵگەکان لەسەرەوەن ئەوەتانە پاچ و خاکەناس دامادە کردو کوشتوتە دەشتەوێت ژێر خاکی کەی ئەتر ئێمە هەواڵێکیان درە زەلامێک لەوێ کوژراوە فریا کەوتین وتی تەنها داواکاریەکەم هەیە ئیبن سیرینم بۆ بانکەن محەممەدی کوڕی سیرین لە سزنا سەردانی کرد وتی قوربان تۆ جارێک بووی بە ڕەحمەت بۆم جارێک بوو بە مای زەحمەت وتی بۆ وتی خەونێکم بینی ئاگرێک لە شوێنێک هەڵدایسا وتت بڕۆ سەرکەوتوو دەبی چونکو پێ زێڕم دۆزیەوە ئەم جارە هەمان خەونم بینی وەختم پێویست بە تۆ ناکە کەچی ئەم جارە بەسەر ئەم بەڵایەدا کەوتم فەرمووی کاکەی جان ئەوەی جاری پێشوو تۆ لە چلەی زستانە هاتی بۆ لای من بەفر باری بوو لە چلەی زستانە ئاگەر ڕەحمەتە خەڵک خۆی بۆ دەکوتێ لە سایە دەحەسەیتەوە بۆیە وتم بڕۆ ئەو شوێنە خێریکی بۆ تۆ تێدایە ئەم خەونانت لە چلەی هاوی نبینیوە لە چلەی هاوینە ئاگر دەبێت خۆتی لێ بپارێزی خۆزگە پاتەیە بۆ لام دەمگوت لەو شوێنە نزیک نەبێەوە بە ئاگرەکەی نەتسووتێنێ بەڵایەکی لێیە چاولێ هەمان خەون بە پێی وەرزەکانی ساڵ دەگۆڕێ بۆیە ئینسان دایما ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لەبارەی خەونەوە خۆشەویستان هەر ئەوەی کە عەرزم کردن ئەو فەرموودەی بوخاری موسلیم کافیە بۆ هەمومان بەدووی زۆر مانای خەونە مەچۆ هەرگیز کتێبی خەوننامە مەکڕەوە لە ماڵەوە دایمەنێ ماڵ و منداڵی فێرمەکە هەموو بەیانیان هەستای دەستکێ بە خەون گێڕانەوە و خەون لێکدانەوە چکە ئەو خەوننامەیە نە ئیبن سیرین کە تابعیە بۆ خۆی نووسیوێتی بەڵکو لە زمانی ئەوە هەندێک بەسەراتی لێ بیسراوە و ئەوانەی کە باسمان کردو نووسراونەوە و ئەوە بۆ کەسێک دەشێ بۆ تۆ ناشێ بۆ زمانێک دەشێ بۆ کەسێککە ناشێ بە فێ فەسڵەکانی ساڵ دەگۆڕێ جاری وایە تۆ نەخۆشی ئازارێکت هەیە تاد لێ هاتووە عەرش و قڕش دەبینی تر ئەوە چ تەعبیرێک بتوانێت لێکداتەوە جاری وایە کابرا ئەوەندەی خواردو هەتا ئێرێ هاتووە ناو پەنچکی فەقیرە هەناسە نادا لەسەریشی ڕادەکشێتەوە دەخەوێت حەچی خەونی ناخۆشە دەیبینی کاکە تۆ لە تێریان ناوای جاری وایە برسیتە کابرا تینوی بەخەو بە ئاوە دەبینێ لە خەوێ بۆیە ئەوانە خەون هەرەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کرد بەستە و هەمیشەش داوا بکەین لە خوای پەروەردگار پاڕێنەوە یا ڕەبی خوایە لە خەوە خۆشەکان کە مبەشیراتن بێبەشمان نەکەی یا ڕەبی خوایە لە ژیانی واقعا دڵخۆشمان کەی بە خەونی مبەشیرات و دڵخۆشکەریش خوایە دڵخۆشمان کەی یا ڕەبی خوایە لە ژیانی واقعا لە شەڕی شەیطان و فتنە و بەڵاو ئاشوبی شەیطان و شەیطان سیفەتان بمان پارێزی خوایە لەوەش بمان پارێزی کە شەیطان لە خەوە گەمە و یاریمان پێ بکا و ئازارمان بدا خوایە خۆمان خێزانمان منداڵمان پارێزی یا ڕەبی خوایە ئەوانی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خوایە موسڵمانە بەڕێزانە لەگەڵ ئەهلی هەموو مزگەوتەکاندا لەم کاتەدا لە ماڵی تۆدا کۆبوونەوە بە ئومێدی بەرکەوتنی ڕەحمەت و میهرەبانی شەوانی قەدر یا ڕەبی خوایە لێمان قبوڵ کەی یا ڕەبی خوایە ماڵەکانمان ئاوەدان کەی خوایە ماڵەکانی تۆ هەر ئاوا بە گەرم و گوڕی و ئاوەدانی و جوانی ببینین آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم